نزیکەی لە 140 ئاوی سازگاری عێراق لە شاخەکانی کوردستانەوەیە. ئاو سەرچاوەی وزەیە. وەکو هەمومان نازانین کوردستان تەنها وانە کە ناوچەیەکی شاخاوی بێت و خەڵک بتوانێت تەنها شاخەوانی لێ بکات. هەفتەی جارێک بچیتە شاخ ئەبدەیت دەبیتەوە لەگەڵ تێکەڵبوون لەگەڵ سروشتە لەگەڵ ئەو شاخانەیە لەگەڵ ئەو لوتکانەیە گەیشتن بە شاخی گەیشتنە بە ئامان. هەروەها ئەو زیندەوەرانی کە لە شاخەکانە هەن بە ماشەوە مەترسیان لەسرە بە کۆمەڵی هۆکاری جیاجیان. شاخەکانیش لە نێوان خوانە ڕووبار هەیە و دەرەچە هەیە. با بڵێن بە کوردەکەی خۆم پێوترێت دەربان بە ئینگلیزیەکەی پێوترێت گۆرس. ڕۆژی جیهانی شاخ 11 لە 2002 لە نەتەوە یەکگرتووەکان لە هەیئەی عامە پەسەند کرا و لە ساڵی 2030 دەست پێکرا بە ئەنجامدانی چالاکی لەو ڕۆژە. بۆیە ئەمە ڕۆژێکی جیهانی کە تایبەتە بە شاخ و سوودەکانی شاخ بۆ مرۆڤ. شاخ بەڵێ ناوچەیەکی بەرزاییە کە لە ئاستی دەریاوە زیاتر لە 500 مەترە بێت بێگومان و ناوچەکە تۆپۆگرافیەکی جیاوازی ئەیە لە بەرزی زۆرەوە لەوانەیە لە 1000 و 2000 و 3000 تا 8700 زیاترە. بێگومان ئەمە جوانی سروش دەیە بە ناوچەکە بە دروستبوونی کەشوهەوای جیاواز و بوونەوەری جیاواز و سامانی سروشتی جیاواز. پێک هاتەی شاخ بریتە لە بەرد بە گشتی لە ئاو لە کانزا لە بوونەوەر. ئەوە تەمان بێگومان ئەو دیاردە سروشتیانی کەتیا دروستە بێ وەکو ڕووبار و ئەشکەوت و هەڵدێر و بەرزایی و نزمایی و لاری و بێگومان هەندێک شوێنیشی دەبێتە ڕووباری گەورە و هەندێک دەریاچەشی تیابێ. گرنگی و بەیەخی شاخ لە چ ڕوویەکە بە سیر بکەین ئەگەر لە کوردستان قسەی لەسەر بکەین یا بەگشتی لە جیهانە سەر بکەین. یەکەم شت شاخەکان بەهۆیەوە کە بەرزاییان هەیە کاریگەریکی زۆر بەشیان هەیە لەسەر پلەی گەرمە ئاوەکانمان بەفریکە دروستە بێت و ڕووبارەکان و با بڵێن کە ئەو کارگەریکە لەسەر ژیانی هەیە. ئێمە زۆر دەوڵەمەندین باوەی کە کوردستان ناوچەیەکی شاخاویە. شاخەکانی زاگرۆس با بڵێن کە خوێنی ژیان لە کوردستان لە زاگرۆسەوەیەت. خۆشبەختانە کە خوا ئەو نێمەتی گەورەکەی بۆ کوردستان و کوردەکان بەخشێتی بووە بە سەرچاوی ژیان و نێمەت و بەرەکەت لە کوردستان. من خۆم وەکو شاخەوانێک وە کەسێکە لە ئەم بوارە ئیشەکەم بەرەکەتی شاخەکان لە ژیانی تایبەتی خۆمیتیایە. بەخۆی شاخەکانەوە گەشتیار یەترو بە کوردستانەکە ئەگەر ناگەر بەرزەکانمان نەبووە ئەو فێنێکی و ئەو ساوزایی و ئەو تافگاکان و ئەشکەوتەکانمان نەبووە کەس ناهات ساردانی کوردستان بکەت. ئەگەر بڕۆین لە بواری سەرچاوەکانی سنوورداری ئەو ئەگەر دەربارەی قسە بکەین ئەگەر ئێران و تورکیا ئەو لەسەر کوردستان دابخێت ئێمە تەنها شاخەکانی خۆمانمان هەیە کە بتوانین ئەوەکان با بڵێن کە بپارێزین و بخۆمان بەکاربێنین. ئیتر ئەو سەدەکانی کە دروست ئەکەین ئەو کارەبایی کە بە شێوازی ژینگە دۆستانە دروستە بێت هەمووی بەهۆی شاخەکانە کە ئێمە ئەتوانین ئەو گۆرانکاری باشەکانمان لە کوردستان دروست بکەین. گرنگی شاخ بۆ مرۆڤ دەتوانێت زۆر سوودی لێوەرگرێت. نزیکەی لە 150 مرۆڤ لە ناو شاخاژوی. نزیکەی لە 140 ئاوی سازگاری عێراق لە شاخەکانی کوردستانەوەیە. ئاو سەرچاوەی وزەیە، سەرچاوەی خواردنە، سەبەتەی خواردنە، ئاو سەرچاوەی کانزای سروشتیە، ئاو سەرچاوەی داهاتە بۆ ئەو خەڵقانی کە لەوێ ئەژین. ئاو کشتتوکاڵی تیاابێ، ئاڵ بەرهەمی جیاوازی درەختی تیاابێ، بوونەوەری جیاوازی تیاابێ لە شاخەکان لە تەیر و تیور و
ئاژەڵەکانی دیکەی شاخ. پێشەکی پیرۆزباییەک با بنێرم پیرۆزبایی ڕۆژی جیانی شاخ لە هەموو شاخەوانان بەگشتی لە هەر شوێنێکن لەم جیهانە. شاخ جوانیەک و سروشتی شاخ جوانێکی خۆی هەیە کە شاخەوان بە تایبەتی ڕووی تێەکە. شاخ لە ڕووی بینینەوە یعنی تۆ ئەگەر هەفتەی جارێک بچیتە شاخ ئەبدەیت دەبیتەوە لەگەڵ تێکەڵبوون لەگەڵ سروشتە لەگەڵ ئەو شاخانەیە لەگەڵ ئەو لوتکانەیە گەیشتن بە شاخیش گەیشتنە بە ئامانج. شاخەکانی کوردستان لە ڕووی بایۆدایڤەرسیەوە کە مەبەستمان لێی هەمە جۆری زیندەوەریە دەورێکی زۆری هەیە و پەناگەیە بۆ چەندین جۆری ئاژەڵ و باڵندە و زیندەوەری جیاواز هەر لە مێرەوەکانەوە بیگرین هەتا ئاگاتە ئاژەڵە شیردەرەکان و هەروەها بە هەمان شێوە جۆرە جیاوازەکانی ڕۆکەکانیش. چەندین ئامانجمان هەبوو تەنهاوە نەبوو کە وەکو باس کراوە لە کۆنفرانسەکە وەکو وارزشێک سیر بکەین بە دڵنیاییەوە کاریگەری بە بڵێن کە لەسەر جەستەی مرۆڤ و لەسەر دەرونی مرۆڤ لە چالاکیەکانی شاخەوانی ئەوە هەر ئینکار ناکرێت و شتێکی زۆر گرنگە بەڵام ئێمە چەندین هەنگا و زیاتر ڕۆشتوینەوە و ئاسۆی بیرکردنەکانمان بەهۆی ئابووریە فراوانتر کردووە و ئێمە بیر لە داهاتووی ئابووری کوردستان ئاکەین کە چۆن لە شاخەکان بتوانین باشترین استفادە بکەین کە بە دنیاە پێویست بە پلاندان و استراتیژیکی ئەکادمیکە و کۆمپانیایەکەی من ینی خودی من وەکو تیمێک باشترین لەسەر لە ئەو پرۆگرامەکە کە دەستەی گەشتوگوزاری کوردستان وەزارەتی گەشتوگوزار هەروەها لەلایەنی حکومیە و هەروەها UNDP باشی تۆریزمی هەرخراوی UN لەسەری ئەو استراتیژیدانان و پلاندانان بۆ 2040 ئیشەکەین کە چۆن لە شاخەکانی کوردستان سوود ببینین کە ئابووری کوردستان بەرز بکەینەوە وەکو هەمومان نازانین کوردستان تەنهاوانیە کە ناوچێکی شاخاوی ببێت و خەڵک بتوانێت تەنها شاخەوانی لێ بکە ژینگەی کوردستان شاخەکانی کوردستان پرە لێ شوێنەکانی کولتوری با بڵێن کە شوێنەکانی مێژووی کە ئەو کەسانی کە یەن بۆ کوردستان گەشتەکان نەتەنها شاخەوانیەکان بەڵام شوێنەکانی مێژووی و دێرینی کوردستانیش ئەتوانم ببینین کە زۆر گەشتیاری بیانی هەیە کە حەزیان لە مێژووشە حەزشیان لە شاخەوانیەکەواتە ئەو دەرفەتە گرنگەکە کە کوردستان نهێنیەکانی زۆری هەیە و شوێنەکانی مێژوویکی زۆری لە ناوخۆی هەیە توانیەتی بەشێکی با بڵێن کە ژمارێکی زۆری گەشتیاری بیانی بۆ خۆی را بکەشێت کە هەم شاخەوانی بکات و هەم گەشتی بۆ نمونە کولتوری بکات. بنیادنانی بەنداوەکان شاخ هەر زۆر گرنگی تایبەتی هەیە لەو مەجالەیە چونکم هەر شاخەکانە ئەبێ بەهۆی گلدانەوەی ئەگەر هەتا شاخەکان ئەبێ بەهۆی گلدانەوەی ئاوەکان کەواتە لێرە تۆ چیەکەیت شاخەکانیش لە نێوان خوانە ڕووبار هەیە و دەرەچە هەیە با بڵێن بە کوردەکەی خۆم پێوترێت دەربند بە ئینگلیزیەکەی پێوترێت گۆرس ئێمە ئەو گۆرجانە کە لە بینی شاخەکانەیە بەکارێنێ ئیستیغلالیەکەین بۆ بنیادنانی بەنداو کەواتە جگەلەوە ئەم شاخانە گرنگی چی هەیە تۆ چی بۆ کەمەکاتەوە ئەو ماوادانەی کە ئەبێتە هۆی دروستکردنی ئەبێتە هۆی سەرفیەکەی لە بەنداوەکە مادەکە ماوادەکان کەمە بێتەوە کەواتە کولفە کەمە بێتەوە واروەها لەلایەنی ژینگەوە کە پاشەوەی تەواو بێ ئەبێتە هۆی خزمکردنی کەمێتێکی زۆر لە ئاو ئەمە لەلایەنی ژینگەوە زۆر چاکە ژینگە ئەپارێزێ و هەروەها دووبارە ژیانی کێویش جارێکی تر ئەبوژێتەوە چ بە ئاژەڵەکانەوە بێ لەگەڵ باڵندەکان جگەلەوەی کە ئەبێتە هۆی سەرچاوەیەکی باش بۆ ئاوی پاک هەروەها بەکارهێنانی بۆ شار و شارۆچەکان. هەموو لوتکەی شاخەکان جوانێکی خۆی هەیە یعنی سروش بە عام ناوچە بۆ ناوچە سروشت و جوانەکەی ئەگۆڕێ بۆ نمونە ئێمە هەفتەی جارێک ئەچینە شاخ جاری وایە لە هەفتەکەی دوو جاریش ئەچین بۆ نمونە ئێمە گۆیژەمان هەیە گۆیژە تایبەتمەندێکی خۆی هەیە وەکو فێرگە بەکارێنین شاخەکانی کەژ لوتکەی شاخە سەختەکانیش کە لەگەڵ ئەندامانی گروپەکەی خۆمانە ڕۆکەینە و شاخە جوانیەک و تایبەتمەندێکی خۆی هەیە هەر شاخەش جوانیەک و
شێوازی دروستبوونی ئەو شاخە لەگەڵ سروشتی ئەو دێی کە لەگەڵ یایەتی تایبەتمەندی خۆی هەیە بۆیە لەبەر ئەوەی ئەمە هەر جاری شاخێک گەڵەبژێرین خۆشببختانە یعنی ئێمە بە شاخەکانی کوردستانی خۆمانەوە وەستاینەوە ئەچینە دەرەوەی کوردستانیش ئەو شاخانە ئەەکەین کێماڵێکین جوانەکەی وای لێ کردوین هەر ئەمەنە کە فێری شاخیش بووی خۆ بۆ ناگیرێ هەموو هەفتەیە یعنی پەیوەستی بە چوون بۆ شاخ. بەڵێ بەگشتی کێشەی سروشتیمان هەیە کە پەیوەستە بە کەشوهەوا گۆڕانکاری کەشوهەوا بە تایبەتی پلەی گەرما و سەرما و جێگۆڕکەی ئاستی دەریە و ڕاژەی بارانبارین و هەروەها بوونی بوومەلەرزە و هەرەسی چینەکانی زەوی ئەمانە دیاردەی سروشتین بەڕاستی بەڵام ئەوانەی کاریگەری مرۆڤن ئەوانەی کە کاریگەری خراپی مرۆڤە لەسەر تێکدانی ناوچەکان و دروستکردنی پرۆژە بەبێ بنەما و بەبێ پلان ئەوە یەکێکە لە کاریگەری گرنگەکان کە تێکدانی سروشتە جوانەکە و ژینگەی ناوچە شاخەیەکان. بەهۆی گۆڕانکارەکانی کەشوها و چالەکیەکانی مرۆڤەوە کۆمەڵک مەترسی لەسەر شاخەکان و زیندەوەرانی کە هەن لە کوردستانە هەن زۆر جار ئێمە ئەچینە شاخەکان سیرەکەین شاخەکان بە پاکی ڕناگرین ئەچتە لووتکەی شاخەکە سیرەکەی لەوێ بۆ نمونە پاشماوی پلاستیکمان گەیاندوتە ئەوێ پێویستە بۆ پاراستنیان زیاتر هەست بە بەرپرسیارەتی بکەین هەروەها و زیندەوەرانی کە لە شاخەکانە هەن بەمان شێوە مەترسیان لەسرە بە کۆمەڵی هۆکاری جیاجیایتر لەوانە ئایا دەستی مرۆوی بێ وەکو ڕاوکردنیان گۆڕانکاری کەشەوا بێ کەمبوونەوەی سەرچاوەکانی ئاو بێ بۆ ئەگەر بمانەوێ شاخەکان و زیندەوەران پارێزین ئەبێت لەو لە هەموو لایەنەکانە ئیشکەین و کار بکەین لەسەرەوەی ڕۆڵی تاک زیاتر بەرز بکەینەوە بۆی بتوانێت ئیشەکان زیاتر بە شێوازێکی هارمۆنی زۆر بە ئاسانتر بتوانێت هەم شاخەکان و هەم زیندەوەران و ئەو بادایڤەرسی لە شاخایە بتوانین بیپارێزین. بەداخۆ یەکێک لەو کێشەکانی کە خودی ئێمە تووشیە بین وەکو کەسانی کە گروپی شاخەوانیان هەیە و گروپی گەشتی ژینگەییان هەیە ئەو شەڕەکانی کە ئەکرێت و دۆخی سەلامەتی ڕشکەکانی ئێمە لەسەری کارگەری نەرینی هەیە وەکو بردومانی تورکیا هەیە ئەلقامی کە مینەکانی کە لە هەندێک شوێنەکان هێشتا پاک ناکراون ئەمە بەدەستی تاکەکان وەکو من و وەکو تۆ دروست ناکرێت ئەمە استراتێژیکی تایبەتی لەنایەنی حکوومەتە پێویستەکە لەسەری کار بکەن ینی هەر جۆر پەیوەندی سیاسی ڕێکوتنی سیاسی لە نیوانی حکوومەتی خۆمان لەگەڵ حکوومەتەکانی دراوسێمان هەبێت ئەتوانە شتە چارەسەر بکە بەڵام بەداخەوە لە لای خۆمانە ینی حکوومەتی خۆمان ئەبێ ئەو پاراستنە بۆمان فراهەم بکات بە یەک حواڵێکی نەخۆش مەسانە بردومانێک بکرێت لە تورکیا خودی خۆم وەکو کۆمپانیای وەکو کەسێکە گروپی گەشتیاریم هەیە زۆر کاریگەری لەسەر دۆخی ئابووری خۆم هەیە ینی گەشتێ با بیستنی هەر خەبارێکی خراپ ناتوانێت بێت لە کوردستان شاخەوانی بکە کە ئەوەی تر ئەکەوێت لەسەر سیاسەتی حکوومەتی خۆمان. بەڵێ جیۆپارک یعنی باخچەی جیۆلۆجی چۆن باخچەی گوڵ هەیە باخچەی بەرد هەیە ئەم سامانە سروشتیە وەکو ئاو وەکو کانزاکان وەکو جۆری بەردەکان وەکو دیاردە جیۆلۆجیەکان کە کاریگەر بوون لەسەر بەرد و ناوچەکە شێوازی و شکلی و ئەو دیاردە جیۆلۆجیانە و ئەو تۆپۆگرافی ناوچەکە ئەوە وەکو بڕینی دەربەن و ڕووبار و ئەو ناوچەیە کە پێ ئەڕوا و سەوزایەکانی ئەمە ئەبێ بە باخچە و ئەمە ئەبێ لە ڕێکخراوێکی جیهانی لە یونسکۆ تۆمار کرێ هەموو شوێنێک نابێ بە باخچەی جیۆلۆجی ئەبێ ئەو باخچە جیۆلۆجیە ئەو دیاردە جیۆلۆجیانە بێ کە دەگمەنە و تایبەتە و سەرنجڕاکێشە و بایەخی پێدرێت لە ڕووی پەروەردەییەوە و لە ڕووی زانستیەوە و لە ڕووی ئەکادمیەوە و لە ڕووی گەشت و گوزارەوە دەرئەنجام سوودی هەبێ بۆ خەڵقی ئەو ناوچەیە و گرێبەز بێ و پەیوەند بێ لەگەڵ ناوچەی پارێزراو بە تایبەتی و سوودی هەبێ بۆ خەڵقی ناوچەکە لە ڕووی ئابووریەوە پرۆژەی گەشتیاری تێبکرێ و تەنانەت ئیسیفادەی لێ بکرێت بۆ بە تایبەتی بۆ ئەم ساڵ پەیوەستە بەوەی چۆن گەنج هاوکاری بکرێ کە پرۆژە لەوێ دروستکە و لە ڕێگای حکوومەتەوە و لە ڕێگای دەستگاکانی UN-ەوە
ئەو شوێنە پارێزگاری لێ بکرێ و ئەو دیاردە سروشتیانی کە تایەتی محافەزە بکرێت لە دەستکاری و تێکدان ئەوە خاڵی سەرێکیە دەرئەنجام ئەمە ئەبچێتە سەر نەخشەی جیهانی کە پێوترێت گلۆبال جیۆپارک نیویۆرک ئەم بەشە لە کوردستانە وەکو شوێنێکی گەشتیاری جیهانی ئەناسرێ لە هەموو عالەمەوە سەیری ئەم ناوچەیەکەن ئەم دیاردەیە دەگمەنانە لێرە هەیە بۆیە ئەبێ سەردانی بکەن و ئەمە گرنگی منتیقەکە زیاترەکە بەڵێ بە کوردستان بە گشتی ئێران زاگرۆسی هەیە تورکیا تۆڕۆسی هەیە کوردستانی ئێمە زاگرۆس و تۆڕۆسی هەردووکی بەیەکەوە کوردستانی ئێمە شوێنی پێکدەدانی دوو بلێتە کە دەرئەنجام ئەیبینی مێژووی زەوی ئەرز 500 میلیۆن ساڵی کە هەموو مێژووی لە کوردستان نابینی ئەم ناوچەی پارکەی کە دەستنیشان کراوە لە ساسی مێژووی ئەرز لە یەک ڕۆژە توانی هەمووی ببینی بەردەکانی جیاواز ماوەت ئۆفیلایت یەکێکە لە مەجموعەیە بەردی جیاواز کە تایبەتن لە ناو جەرگەی زەوی لە قوڵای نزیکەی 30 کیلۆمەتر هاتە تۆ سەر زەوی ئەوە ناوجەرگەی زەویە لەویا ئەبینی بۆ نمونە لە دەی بێتوات لای وەرازەوە ئەمە کانزای تایبەتی خۆی تایە ئەم دیاردە جیۆلۆجیانە لە 22 وڵاتی عەرەبیان نییە لە تەنها لە 2 وڵاتی عەرەبیا هەیە لە عێراق و با بڵێن کوردستانی سەڵتەنەی عومان تەنها لە عێراقیشا لە کوردستانە هەیە لە کوردستانە لە ماوەت و 5 و 4 و خەڵازێ بۆی ئەم شوێنانە کەلتوری خۆشیان گرنگە لەگەڵیا گرێ بکەین و دیاردە جیۆلۆجیەکان جگەلەوە چەند بەردێکی تایە کە لە کاتی میتۆرایتەکەی کە کەوتۆتە خوارەوە پێش 66 میلیۆن ساڵ لێرە مەجموعەیە تەبەقاتی گەورەی 500 مەتر کۆنگلمرێت کە ئەمە دەگمەنە لە عالەمانی ئەم شوێنە کە ئەمە پێوترێ ڕووباری گەورە یعنی ڕووبارێکی گەورەیە کە بەردەنیشتوەکانی نزیکەی 500 مەتر زیاتر ئەستورە لە منتیقەی سەرسوور لە ماوەت و هەروەها لە شاخی کەتوو ئەوەوەها بەردێکی ترمانەیە کە پێوترێت تانجیرۆ کۆنگلمرێت ئەویش نیشانەی کاتێکی پێش نزیکەی 68 بۆ 7 میلیۆن ساڵ حرەکەیەکی ئەرزی بووە ئەم دیاردیانە بوونی ڕێت بێت ئەو تەبەقاتانی کە پێوتێ سوورەوە مەجموعەی سوێز گروپە ئەوانەش نیشانەی گۆڕانکاریە لە ڕووبارەوە بۆ لە بەحرەوە بۆ ڕووبار کەواتە ئەم شوێنە بەحرێکی قوڵ بووە ئەو بەردانەی کە لێرە بینیتان ئەوە نیشانەی بەهۆی بوونەوەرەکانی بەحر بووە پاشان ئەبێ بە ئەمە لە ڕووی ئەکادمیەوە لە ڕووی زانستیەوە لە ڕووی جیۆلۆژیە زۆر گرنگن بۆ جیۆلۆژیەکانی عالەم کە ئەم زنجیرەیە لە گۆڕانکاری لە قوڵایی بەحرەوە لە کیلۆمەترێکەوە بۆ سفر لە بەحرێکی قوڵەوە بۆ ڕووبار ئەمە دەرسێکی وانەیەکی گرنگە بۆ هەموو زانکۆکانی جیهان بۆ هەموو جیۆلۆجیانی جیهان و بایۆدایڤێرسیتیەکەشی بێگومان ئەو بەشە زیاتر گەورەترەکە. پاراستنی شاخەکانی کوردستان یەکێک لەوە بەشانە ئەگەرێتەوە وەکو وتم دۆخی ئەمنی و سیاسیە بەڵام وەکو تاکەکان زۆر گرنگە کە ئێمە بتوانین شاخەکان ژینگەی شاخەکان بپارێزین بۆ نمونە بەکارناهێنانی کەرەساتی سەفەری و پلاستیکی یان بۆ نمونە پاککردنەوەی ژینگە لە کاتێکە تۆ شاخەوانیەکەی لە کاتێکە ئەگەڕێیتەوە دروستە خۆلی تۆ نیە بەڵام ژینگەی تۆیە و خاکی تۆیە تۆ ئەتوانی وەکو تاکێک ئەو ژینگای بپارێزی بەڵام هەندێکات هەیە کە تەنها بەکارناهێنانی غاپی سەفەری و پاککردنەوەی ژینگە زۆر کاریگەر نییە بەڵام پێویستەکە لە خوێنگەکان پێویستەکەکە لە ئەستی سەرەتایی مەکتەبەکان سیستەمی پەروەردەی کوردستان خوێندنی کوردستان بتوانە ئیش لەسەر ئەو هۆشیارکردنەوەی ژینگەیی هەبێت. پارێزگاری لە شاخ چییە؟ ئەو شوێنانەی هەندێک شوێن هەیە پێویستە دەستکاری نەکرێت کاڵین دەستکاری نەکرێت یا پاوان نەکرێت بۆ هەندێک کەس ئەبینێت لای خۆمان ئەچی بۆ دیراسە ئێمە مامۆسای داکۆم بۆ شوێنە لەسەر لە کاکە ئەم شوێنە شوێنی ئێمە نابێت یا ئەبێت چی بکەین ئێمە لێرە بۆ ئەوەی ئەو شاخانە بپارێزین ئەبێ جگەلەوەی ئەو شوێنانی کە مەقلعی لێ ئەڵەکەندرێ ئەو شوێنانە کە بەرد چ بەرد بێت بێت ئەبێ ئیجازەی تایبەتی و ڕێنمایی تایبەت بیرێ بەو خاوەن مەقلعانە کانەکان کە بەردی لیاڵەکەنن چونکەم ئەو بەرهەڵکردنی بەردە پاژماوەیە بێ ئەو پاژماوەیە
ئەگەر معالەجەی نەکەن لە دوای ئەویشە بێتەوەی تێکدانی ژینگە جارێکی تر و هەندێ شوێن هەیە شاخ پێویستە وەکو لە دۆڵەتانی پێشکەوتوواین کرا هەندێک شوێن هەیە جاران بۆ نمونە لە مۆزاییکە سەرپەنتینی شاخی ئەم گومۆ بەشی خواروی لای کۆنجێنی ئەو منتیقانە لای بێتواتی شارواژێر بەکارێنا لە مۆزاییکە و پاژماوەشی زۆرش تۆ لی هەڵەکەنی ئەمە خۆی چییە بەشێکی چیتە لەمەوە لە ئۆنسەری ئەسپستۆ یا لە معادین ئەسپستۆسی تایە ئەسپستۆسیش بۆ مادەیەکی ژەهریە ئەبێتە هۆی تەسەمم نابێ ئێمە بیوروژێنین زیاترێنیکەین چکمە تا فرێشەکان ئەوەی کە کۆنە تاوا بۆ ڕۆشتووە ئەو بردوێتی جارێکی تر کە تۆ مەقلع ئەکەی لەو شوێنە هەڵیەکەنی جارێکی تر فرێش دەرەکەوێتەوە و باران لێ ئەیە و تێکەڵ جارێکی تر بە ئەوە بێتەوە کەواتە تۆ تەسەمم زیاکەی لێ. بۆ نمونە ژینگەی جیاوازە ڕەخسێنێ لە شاخە نزمەکانە کۆمەڵێک ئاژەڵ و باڵندە و ڕۆکی جیاوازمانەیە تاگەینە بۆ نە لەسەر لووتکەی شاخەکان شاخێکی وەکو هەڵگور سیرەکەی لەوێ بادایڤێرسی هەمەجۆری زیندەوری لەوێ جیاوازترە ئەمە وای کردووە کە کوردستان بەگشتی یەکێک بە لەو شوێنانەی کە دەوڵەمەند بێت لە ڕووی هەمەجۆری زیندەوریەوە چەندین جۆری جیاواز لە زیندەوەرەکان لە کوردستاندا بژین و بە تایبەتی بۆ نەتوانین باسی شاخەکانی زاگرۆسکەین کە لە کوردستانە هەیە کە بە هێڵی گەرمی هەمەجۆری زیندەوەری دانی لەسەر ئاستی هەموو جیهان. بۆ نمونە دەرهێنانی کانیان ئەو شوێنانی کە شاخەکان شوێنی نیشتەجێبوونی لێ دروست دەکەن ئەمانە تێکدانی سروشتە بەڕاستی کارەساتە ئەو سروشتە مڵکی کەس نییە مڵکی هەمووانە یعنی مڵکی تاکە کەسێنێ مڵکی تاکە حیزبێک نییە کە بتوانێت دەست بە لەو سروشتە جوانەوە چونکە بەڕاستی تێکدانی ئەو سروشتە تێکدانی کارەساتێکە خۆی لە خۆیە ئێمە لە سروشتە ئەگەر بێت و هەر بەردێک بەربیتەوە بەربیتە خوارەوە بە هەر شێوازێک بێت ینی کارەساتێک بەخۆی ئۆخڵقێنە بۆ نمونە بەردێکی گەورە هەڵە لە خوارەوە لە شکانی ئەو بەردەیە کارەسات دروزەوێ بەدەکانی کە ئەشکێ خۆی لە خۆیان هەرسێکی بەر دروزەکە ئەمە بێتە هۆی ئەوەی کە تۆ سروشتی شێوانەوە ئەنجا نەخوازە تۆ لە سروشتە کەسانێک هەبن سروشتەکە بشێوێنن بێن شوێنی نیشتەجێبوونی لێ دروستکەن یا کانی لێ دروستکەن یا ئەو بەردە بەکاربێنن لە بۆ کارگەی بۆ نمونە کارگەی دروستکردنی بەرد بێت چیمەنتۆ بێت بلۆک بێت ئەو شتانە ئەمە خۆی لە خۆیان کارەساتە بە ئێمە بەس ئەومان لەسرە ینی وەکو شاخەوان کەمپینێ دروستکەین ڕێگری بکەین ئەجینە هیچ دەسەڵاتێکمان نییە لەگەڵ دەسەڵاتدار. داواکاری من وەکو شاخەوانێک وەکو ئەوانەی کە ژینگە دۆستین داوا ئەەکەین لەو کەسانێک کە ڕوو لە شاخەکەن شاخەکە و سروشتە جوانەی هەیە ئەو سروشتە مڵکی ئێمەیە مڵکی خەڵکی کەیە مڵکی ئەو گیان لەبەرانەیە کە لەوێ ئاژینبانەی شێوێنین ئەو سروشتەکە ئێمەی تێچین با بوو پاک و خاوێنیە کە چینە نای بەو شێوازە دوای خۆمان تەسلیمی دوای خۆمانی کەینەوە هەڵبەتە کەسانی کە هەیە کە ڕێ ئەەکەنەوە ئەچنەوە ئەو سروشتە هیوادارم ئێمە سروش نەشێوێنین ئەو کەسانش کە ئەچەند سروش نەشێوێنن بە پاک و خاوێنی بیهێڵنەوە شکانی دارێک خۆی لە خۆیان جەریمەیەەکە. چارەسەری یەکەم پەیڕەوکردنی ئەو کۆدە زلزالیەی هەیە کە لە کوردستانە ماستەرپلان هەبێ بۆ دروستکردنی شار و شارۆچکە و کۆمەڵەی نیشتەجێ بوون و بە پلانی زانستی پشتبەستن بە پلانی ئەکادمی و زانستی کە هەر شوێنێک نەکرێ بە بیناسازی بە هەر مەشروعێک کە پێش ئەوەی کە شتێک هەیە لە هەموو عالەمە پێوترێ environmental and social impact assessment یعنی کاریگەری ئەو پرۆژەیە لەسەر ژینگەی ناوچەکە لەسەر خەڵقی ناوچەکە و چەند سوودی هەیە بۆ خەڵقی ناوچەکە و چەند زەرەر و چاکە و خراپەی هەیە بۆ ناوچەکە بێگومان لە هەموو عالەما کانی بەرد هەیە بەڵام ئەبێ
یاسا و ڕێساکانی دوای ئەوە کانەکە بەکارهێنا بە پێی یاسا و ڕێساکان و پاراستنی ژینگەکە ئەبێ پڕێکیتەوە دارستانی تیا دروستکەیتەوە بەڵام بەداخەوە ئەو ڕێنمانە لە کوردستان جێداخە تا ئێستا بە ڕێکوپێکی جێبەجێ ناکرێ جگە لەوە بەڕاستی پێویستەکە ئێمە ئەو ڕێنمایە جیهانیانە کە تایبەتە بە ژینگە و پاراستنی شاخەکان و سەرچاوەکانی وزەمان بە ڕێگای سەستەینەبل دیڤلۆپمنت یعنی تەنمیەی مستەدامە بەداخەوە تا ئێستا لە وڵاتی ئێمە ئیشەکان بە پلانی باش نەکراوە ئەم خاڵانە ڕەچاو نەکراوە کەواتە پلانێکی گشتگیرمانەبێ بۆ ئەوەی لە کوردستانە ئیتر هەر پرۆژەیە کاریگەری ژینگەی بە وردی لەسەر بکرێ نەک تەنها راپۆرتێک و تەوقیع بکرێ و بڵێنەوە پرۆژەکەەوە ئینڤارمنتال ئیمپاکت ئەسسمنتمەیە بەداخەوە ڕێنمایەکان کە تەقریرەکە ژەنووسێ ڕاستباردەی هەیە ڕاستباردەکان جێبەجێ ناکەن بۆ نمونە ئەم شوێنە نەگونجاوە بۆکان ئەم شوێنە نەگونجاوە بۆ کۆمەڵی نیشتە جێبوون بۆیە ئەم شوێنە گونجاوە بۆ بەرباس ئەم شوێنە گونجاوە بۆ مەشروعی تر بێگومان ئەمە حەزەکەین ڕێگا بدەن و هاوکار بین لەگەڵ یانە مامۆستای زانکۆ ئێمە 2000 و مامۆستای زانکۆمان هەیە لە زانکۆی سلێمانی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە تکایە وەرنە پێشەوە ئێمە بۆردێکی گەورەی ڕاوێشکاریمان هەیە لە زانکۆی سلێمانی ئامادەین بۆ چارەسەری هەموو گرفتەکان و بە تایبەتی ئەو گرفتانەی کە لە شاخ بۆ بسووتێ بۆ حملەی بۆ نەکەین شوشە لە شاخە بەکار نێنرێ بۆ ئەو شوێنانەی ئیتر هاوینا ببێ بە زەڕەبین و شاخەکەمان بسووتێ بۆ وا بکەین ئینسان بچێتە ئەزمەڕ و گۆیژە لەوێ شەو بمێنێتەوە و بە شوەیەکی ناشرین تێکی بان ناوچەکە.